بنەرانی بەڕێز خۆشەویست ئەسەلام عەلەیکم و ڕەحمەتوڵڵاهی و بەرەکاتوه. خۆشەویستان لە درێژەی کار و چارەکانی دەستگای بەخشینی خێرخوازی ئەمڕۆ لە شاری پێنجوێن هەڵدەستێت بە دابەشکردنی 100 سەلە خۆراکی بۆ مانگی ڕەمەزانی پیرۆز. خۆشەویستان وەکو چەند جارێکی تریش دووبارەمان کردوێتەوە کە دەستگای بەخشینی خێرخوازی وەکو نەریتی ساڵانەی خۆی کە کۆمەڵێک پرۆژە لە مانگی ڕەمەزاندا ڕادەگەیەنێ. یەکێک لەوانە سەلەی خۆراکیە بۆ مانگی ڕەمەزان بۆ خەڵکی هەژار و نەدار و منداڵی بێباوک و خەڵکانی خاوەن پێداویستی تایبەت. لە هەموو شار و شارشکانی کوردستان دەستگای بەخشینی خێرخوازی ئەم هەڵمەتەی لە چەند ساڵی ڕابردووە بە ئەنجام گەیاندووە. ئەوەی کە ئێمە دەمانوێت بە ئێوەی بەڕێز و خۆشەویست بڵێن دەستگای بەخشینی خێرخوازی دەستگایەکی گەورە و دەستگایەکی فراوانە. هەڵبەت ئەم گەورەی دەستگای بەخشینی خێرخوازی بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویست دەگەڕێتەوە، ئێوەی دڵئاوا و خێرخواز. هەمیشە ئێوە پایەکی گرنگی سەرکەوتنەکانی دەستگای بەخشینی خێرخوازی بوون. ئەمڕۆ ببینن لەم راپۆرتەدا کە دابشکردنی ئەو 100 بەشە خۆراکەیە لە شاری پێنجێن بەسەر خەڵکانی هەژار و کەم دەرامەتدا. زۆر دەستخۆشی لە بەرنامەی بەخشینەکەی دەستخۆشی لەو کەسانەکەن کە یارمەتی هەژار و فەقیر و کەم دەرامەتە. زۆر دەستخۆشی لە پێنجێنیشەکەین لەوانەیە کە هاوکاری خەڵکەکەن و کە چاوەڕێەکەن کە ئەم هینەگاتە دەستی ئەم کەمپینەگاتە دەستی فەقیر و هەژار و زۆر مەمنون و دەستان خۆش و نمونەتان زیاد یاخوا. هەموو ساڵێ وەکو ئەم کاتانی هەموو ساڵێ هاوکاری خەڵکی پێنجێنیان کردووە، وەکو شوێنەکانی کردو وەکو هەموو شوێنەکانی تر هاوکاری گەیەتە دەست فەقیر و هەژار و کەم ئەندام و کەم دەرامەت. زۆر مەمنونیانی دەستیان خۆش و دەستخۆشیان لێ ئەەکەین. تایسە دو سێ جار بەرنامەی بەخشین هاوکاری خەڵکی کردووە. ئەم هاوکاری گەیەتە دەست خەڵک، زۆر خەڵک لێ ڕازیە، خەڵ زۆر لێ ڕازیە، خەڵ زۆر پێویستی پێیەتی، خەڵ زۆر بە کەڵکی هەموو کەسێ هاتووە بۆ فەقیر و هەژار وەک کەم دەرامەت. زۆر دەستخۆشیان لێ ئەەکەین لەوانەیە نمونەیان زیاد بێت و هاوکاریمانکەن هەموو کاتێ بۆ خەڵک و بۆ فەقیر و هەژار و بۆ پێنجێن و هەموو شوێنەکانی تر دەستیان خۆش بێ یاخوا. بۆنی ئەم کاتانە و ئیسەکانی مانگی ڕەمەزانە و خەڵک پێویستێتی و خەڵک کار و کاسبی نییە زۆر شتێکی باشە بۆ ئەو خەڵکە. دەستخۆشی لەو برانەیەکە بکەم خێرای نێرن بۆ ئەم خەڵکۆم پارەیان نێرن بۆ ئەم خەڵکە. ئێستاش ئەم برانە هەمووی هینیەکەن بە تەوزیعەکەن مەسە ئەم کەسانەیە و مانگی ڕەمەزانە و خەڵک هەمووی نەبووە و داماوە و ئێستا دەستخۆشی لێەکەین و زۆر مەمنونیان هەین و سپاسیانەکەین بۆ ئەم مانگی ڕەمەزانە. ئەم خەڵکە سوود لەو هینایە بینێ کە ئەمە دوو مانگ ئەم خەڵکە لە بانگڵۆدانیشتە و هیچ کار و کاسبێک و ئیشێکی نییە و داماوە. ئێستای زۆر دەستخۆشییان لێەکەین و زۆر مەمنونی ئەم مامۆستانە هەین کە ئاوا یارماتیمانێن و ئێوە یارماتی ئەوانەیەن. زۆر مەمنونتانی. بسم الله الرحمن الرحيم. ئەمساڵ ئێمە لە مانگی چواری 2020 بە هاوکاری بەرنامەی بەخشین ئەوانە لە ڕێگەی خێرخوازان و توانیمان
بڕی بەشی 100 خانەوادە خۆراک بێنینە نووسنگەی پێنجوێن بۆ ئەوی تەوزیع بکرێ بەسەر ماڵی هەژار و فەقیر و کەم ئەندام و مناڵی بێباوک و ئەوانەی کە دەستیان کورتە لەم کاتەیە کە خەڵک کەرنتینە بۆ مانگێک زیاد ئەچێت کە لە ماڕۆی هیچ کەسابەتێکیان بۆ نەکراوە و خەڵک هەمووی داوای هاوکاریەکە هەمووی فەقیر و هەژارن جا بۆیە ئێمە ڕۆک و نووسنگەی بەخشین لە پێنجوێن بە هاوکاری بەرنامەی بەخشین و خێرخوازان توانیمان ئەم بڕە خۆراکە لێرە دابەشەکەین بەسەر ئەو ماڵانەی کە ناوەکانیان هاتوۆتە لامان و مستەحەقی ئەوە بوون کە هاوکاری بکرێن بۆ ئێمە لێرەوە لە ڕێگەی خۆمانەوە دەستخۆشی لە خێرخوازانەکەین سەرڕایەوە کە دەستخۆشی لە بەرنامەی بەخشینەکەین کە سنوورەکان بەسەر کردینەوە جارێکی تر. بسم الله الرحمن الرحيم سرەتا داواکارم لە خوای پەروەردگار کە وردە وردە ئەچینە مانگی ڕەمەزانی پیرۆزەوە ئەم مانگە بە خێر و فەڕ و بەرەکەتی خۆی بەسەر هەموو ئومەتی ئیسلامیە بێنێتەوە و بە تایبەتی بەسەر وڵاتی کوردەواری ئێمەشدا. خۆشەویستان ئێمە لە دەستگای خێرخوازی بەخشین هەموو ساڵێک لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا کۆمەڵێک بەرنامەی جوان و ناوازە بۆ کۆمەڵێک پرۆژە پێشکەشەکەین بەو چین و توێژانێکەوە شایان و شایستن بۆ ئەوەی کەوا لایەن لێ بکرێتەوانە و یارمەتیان بدرێت. ئەو پرۆژانەی ئێمە بۆ مانگی ڕەمەزان کە هەموو ساڵێک ڕائەگەیەنین ئەم ساڵیش بە هەمان شێوەی ساڵانی ڕابردووە و نەریتی ڕابردووی خۆمان لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا 3 خانوو دروست دەکەین و یارمەتی کەم ئەندام و نەخۆشی درێژخایەن ئەدەین و یارمەتی منداڵانی بێباوک ئەدەین و سەبەتەی خۆراک دابەش ئەەکەین بەسەر هەژاراندا و عەرەبانەی شەحن کورسی شەحن بەسەر کەم ئەنداماندا دابەش دەکەین. ئەم کۆمەڵە پرۆژە و بەرنامانێک کە ئێمە هەمانە لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا سوپاسی خوای پەروەردگاری لەسەرەکەین پێش هەموو شت پاشان سوپاسی هەموو ئەو خێرخواز و ئەو هەموو خێرۆمەندانە ئەەکەین کەوە بە درێژایی ئەم دەساڵە دەستباری ئەم پرۆژە خەیری ئێمە بوون ئەم دەستگا خەیری ئێمە بوون لە هەموو کاتە ئاسایی و نائاساییەکاندا بەدەنگ پرۆژە و بەدەم کەمپینەکانی ئێمەوە هاتوون. بۆیە ئەمڕۆژ لە شاری پێنجوێنی خۆشەویست کە زیاتر لە 100 سەبەتەی خۆراکی بەسەر 100 خانەوادەیە دابەش بکەین و داباشەکەینەوە دووبارەیەکەینەوە لە خێرۆمەندان و خێرخوازانی وڵاتەکەمان زیاتر و زۆرتر ئینشاءڵڵا دەستباری ئەم جۆرە پرۆژانە بن هەتاوەکو ئێمەش زیاتر و زۆرتر بتوانین شار و شارۆچەکان بەسەر بکەینەوە و خەڵکێکی زیاتر و زۆرتر ئینشاءڵڵا لەم زروفە ناسک و ناهەموارەدا سوودمەند ببن ئەوەی کە ئێستا ظاهرن زیاد لەمانیان کە خەڵک لە ماڵەوەیە و بژێوی ژیانی هاتۆتە کزی ئێمە بتوانین بە هەموو لایەکمان ئینشاءڵڵا لایەک لەو فەقیر و هەژارانە بکەینەوانێ ئەوانش دڵخۆشکەین بۆ مانگی ڕەمەزانەوەکو هەر ماڵێکی ئاسایی ئینشاءڵڵا سفرەخوانیان ڕازاوە بێ لە کاتی بەربانگدا و خوای پەروەردگار هەموو لایەکمان موفق بکات دووبارە دوعای خێرمان بۆ خێرۆمەندان و بۆ خێرخوازان هەیە ئینشاءڵڵا. بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەوەی کە بینیتان دابەشکردنی 100 لە خۆراکی بوو لە شارۆچکەی پێنجوێن بەسەر 100 خانەوادەی فەقیر و هەژار و نەدار و خاوەن پێداویستی تایبەت و منداڵی بێباو. خۆشەویستان لە ساڵانی ڕابردووشدا دەستگای بەخشینی خێرخوازی سوپاس بۆ خوای پەروەردگار پاشان سوپاس بۆ ئێوەی دڵاوا و
خێرەومەند و خێرخواز هەمیشە پرۆژەکانی بەخشین بە شێوازێکی دروست و جوان بە پایان گەیشتووە. ئێوە هەمیشە پرۆژەکانی دەستگای بەخشینی خێرخوازیتان ناوازە و گەورە کردووە. بۆیە پێتان ئەڵێن خوای پەروەردگار ئەجر و پاداشتان بنووسێت و ڕۆژ و عیبادەت و تاعەتان قبول ببێ. خێرخوازانی ئازیز ماوەتەوە بڵێن ئێوە ببەخشن بۆ ئەوەی بەخشینەکەی خۆتان هەمیشە بەردەوام بێت.